السلام عليكم باش. عليكم السلام ورحمة الله. كاك لقمان جان. باتم دفقانا ما تخم ماما سرقتو إن شاء الله. يك برسال ماما ساجان. برسالك تفضل. من خيرم كردوه عفوا كبرين حيوان كردوه بخير. والله. أتوانم بارك هيد كم بيم بمستها إيش كم الساق بياخد هم يكوك كم بيم بدولة جنابه بجورك هيك. آخر حيواني وردت كردوه بخير مار بزن أمان. طال. مر بزن طبعا. أود كردوه بخير أول ناود الطابو. استعد تبي بارك يعني بارك بدي بفقيرك. یان پارەکە زیاتر کەی و چونکە حیوانی گەورە گوێرەکە ئەوانە گرانترە بە دڵنیاییەوە. ئەفم کە جوارەکەی لە بری سەحانی ورداکەوێت مامۆستا. ئێستا بۆ تۆ سێ حیوانت کردووە بەخێر. بەڵێ. دەتەوێت لە زیاتی ئەو سێ حیوانە وردە گوێرەکەی بکەی بەخێر. بەڵێ. بەسەر چاو جواب دەدەمەوە پەیامەکەت گەیشت بەسەر چاوان کاکە لوقمان جان. بەرکەوتوی مامۆستا جان سەر چاوان. قوربانم چاوەکەی بن خۆ دەبێ. پرسیاری جان پرسیارەکەی بمبوران. لە مزگەوتێک نوێژەکەم جمعان نامێ نایی جێگاکە بێنم خوتبەکەی زۆر زوو تەواو بێ ئەوە تاوانبارە بینیان نا لە 7 دقە تێپەڕ ناکە 5 دقە بۆ 7 دقە مامۆستا خوتبەکەی زۆر کورتە زۆر کورتە شتەکان دووبارە ناکەتەوە بەڵام ئەوی کە ئێڵێ چ دەمێشتەوە گرنگەوەی ئەوەی کە دەیڵێ ئیسفادەیەکت پێ دەگەێنێ کە دێت دەرێ دەزانی باسی کردەوە باڵێ باڵێ بەسەر چاوم پرسیارێکی جوانە کاتی خۆش بۆ تۆ مامۆستا جان سەرسەرم لەگەڵ بە ڕێزیشتاندا لەگەڵ کاکە لوقمان وەکو یەکەم پەیوەندی باسیەوەی کرد دەڵێ حیوانم کردووە بەخێر دوو ڕێگام دەمەوێت لە بەربوون سێ حیوانی کردووە بەخێر حیوان مەبەستی حیوانی ڕەش و سپی واتە مەڕ و بزنە ئایا پارەکان بێنە بیدا بە ماڵێکی محتاج کەسێ نەخۆشی هەیە کەسێک احتیاجی و فەقیری زۆری پێوە دیارە حیوانەکان سەر نەبڕێەوەی کە لێنێتی دڵیا هەیە پارەکەی بۆ نمونە ملیۆنە دینارە ملیۆن و نیوەکە بیدا بە ماڵێکی فەقیر یان ڕێگەی دووەم پارەی ئەم سێ حیوانە ئەم سێ مەڕە ئەم سێ بزنە بیدا بە گۆلکێک گۆلکە کە دیارە گۆشتی زیاترەوە خەڵکی دێ سوودمەندتر دەبن ئایا ئەمە لە ڕووی شەرعیەوە چۆنە لە ڕووی شەرعیەوە برا شیرینەکەم قورئانی پیرۆز لە باسی قوربانیدا دیارە من بۆ خێرەکانی تریش بە هەمان شێوەیە یاسایەکمان دەداتێ دەفەرمێت لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم پەروەردگار دەفەرمێ نەگۆشتی حیوانی قوربانی و خێر و خێراتەکان نەخوێنەکەیان بە خوای گەورە ناگا خوا پێویستی بەوانە نییە ولكن يناله التقوى منكم بەڵام پەروەردگار تەقوای لە ئێوە دەوێت التقوى هاهنا پێغەمبەری صلی الله عليه وسلم ئاماژەی بۆ سەد دڵی خۆی سینەی خۆی کرد فەرمووی تەقوا ئالێرەدایە تەقوا ئالێرەدایە بۆیە بەڕێزان ئەو کاتێک کە خێرێک بەدڵ تا دێ با ئێمە میلەتێکین ئاوا فێر ببین ئەمە پرسیارێکی جوان بوو کاکە لوقمان کردی زۆر جاو پرسیارەشمان لێ دەکرێت ئەو وەختەی خێرێک بە ناو دڵ و دەروون تا دێ و خوای پەروەردگار ڕەحمەت پێ دەکا شەیتانەکان لغاو دەکەی ناوی خوای لێدێنی دەستت دەچێتە ماڵی خۆت ئەڵێ یا ڕەبی خوای گەورە مەڕێکم خێر بێ بزنێکم خێر بێ بەرخۆلەیەکم خێر بێ گوێرەکەیەکم خێر بێ هەر شتێک کە بە دەم و دڵ تا هات قەت نێتی خۆت مەگۆڕە دووەمیان پارەکە مەدە بە فەقیر نەخێر تۆ نێتی ئەوەت هێناوە کاکە لوقماوەتی سێ حیوان من دەڵێم حیوانە یەکەوتێتی دوو حیوان چی لە نێتی دڵ تا هەبوو مەڕە بزنە مەیکە بە گۆلێک خۆ قسەکەی جەنابەت ڕاستە لەوە چێک گۆلکەکە گوێرەکەکە ئەوەندە پیسی و خوری و پێستە و ئەوانەی خەسار نابێ گۆشتی زۆرتری هەیە و کەمتر خەساری هەیە بەڵام مەڕەکە لەوە چێ نیوە بە نیوە فڕێ دێ و خەڵک سوودمەند نەبێ بەڵام خوا نەگۆشتەکەی دەوێت نەخوێنەکە خوا سەیری نێتی ناو دڵ و دەرونی تۆی کردووە ئەنجا فێری بڕیاردان بدە موسڵمان دەبێ یەکێک لەو کەسانە بێ کاتێ بڕیارێکیدا عەزمی جەزمە با ئێمە لە خێرکردنەوە فێری بڕیار دروستی بین وامان لێ نەیە هەر بڕیارێکماندا دوای دەدەقا دوای سعاتێک دوای ڕۆژێک دوای مانجێک دیسان لێی پەشیمان ببینەوە نەخێر خوای گەورە ئەوەی هێناوەتە ناو دڵی منەوە ئەوە بە نسیب بووە ئەم بەرخە بچکۆلە لە گۆلێکێک لای خوای گەورە زیاتر قبوڵە ماهێمە پارەکەت حەڵاڵە نێتەکەت خاوێنە ئەمجا دووەم دەڵێ کە بیکەم بە پارە سەری نەبڕم حیوانەکە بیدەم بە خێر بە فەقیرێک نە ئەو کاتێک کە تۆ نێتی ناو دڵت خەتەرەی پێدا هاتووە وەڵڵی خوای پەروەردگار عەلیم و خەبیرە یەکێک حەزی لە گۆشتە جا لەوە چێ مناڵێک بێ ژنێک بێ فەقیرێک بێ بە تەمەنێک بێ خوا خستوێتێ دڵی تۆوە پێویستێکی داناوە کە تۆ خێرێک بکەی
ئەو گۆشتە دەچێتە دەمی ئەو کەسەوە کە چاوەڕێی لوتفی خوایە و خوا بەهۆی دوعاکانی ئەوە ئەو خێری بە نسیبی تۆ کردووە لەبەر ئەوە هەرچیت بڕیاردا مەیگۆڕە مەڕ مەکە بە بزن مەکە بە گوێرەکە لە جیاتی خێری حیوانەکە مەیکە بە مریشک مەیکە بە پارە بڵێ پارەکە دەدەمە فەقیرەکە ئەم نەخۆشە لەبەر دەستایە و باخ خێرەکەم نەکەم نا بەڕێزم کاکە لوقمان و هەموو بینەرانی بەڕێز هەرچی شتێک بەناو دڵ و دەروون تاها لە کاتی خێرکردنە وەکو خۆی جێبەجێکە و خێرەکەت مەگۆڕە پرسیاری دووەمیان دەڵێ خوتبەی جومعەکەمان زۆر کورتە 6-7 دقەیە خوتبە ئەوەندە کورتیش نەبێ باشە بەڵام ئەلحەمدولیلا دیارە ئەو مامۆستا بەڕێزە عالمە لە ماوەی 6-7 دقەدا ئەڵێ دەزانی دەڵێ چی پەیامێکی پێیە کورت و پخۆت کە لە مزگەوت هاتووینە دەرەوە زانیمانە مامۆستا باسی چی کردووە خوتبەی جومعە دەرسی هەفتانەیە دەرسیش بە 6-7 دقەنی ئێستا بڕۆ هەموو دەرسی دنیا لە بنەڕەتیەوە هەتا زانکۆ بە عمری خۆی دەرسێک نابینی وڵی 6 دقە بێ و 10 دقە بێ و چارەگێکیش بێ هەمووی 40 دقە لە پۆلا دەمێنیەوە تۆ با 40 دقە نەبێ نیو سعات بێت تەنانەت وتار هەیە 45 دقە 50 دقەش بەڵام بە مەرجێک ئەهلی ئەو مزگەوتە هەمویان سوور بن لەسەر ئەوەی وتاری مامۆستایان قبوڵە بەو درێژیە و وتارەکە چێژبەخش بێ وتارم خۆم کاتی خۆشی چوومە وتاری مامۆستایانی شەوە گوێشم لە وتار گرتووە وتار هەیە 50 دقە گوێم ڕاگرتووە واللهی کە لێ بۆتەوەم زانیوە 5 دقەیە وتاریش هەیە چوومە وتارەوە مامۆستا 10 دقە وتاری داوە بۆم زانیوە 1 سعاتە ئەوەندە بە زەحمەت بەڕێ دەکا وتار ئەگەر شیرین بێ خەتیبەکە ناتق بێ و بابەتەکە زیندوو کەمتر بیستراوە بێ و بە سەرهاتی واقعی و ئەوانەی تێدا بێت وەکو ناوبڕێک دێتە ناو وتارەکەەوە تۆ هەموو سرنجت هەموو لەشت دەبێتە گوێ بزانی ئەم بە سەرهاتە کۆتاییەکەی دەگاتە کوێ تەفسیری ئەم مامۆستا بۆ ئەم ئاەتە زۆر بە جوانیشی دەکاتەوە چۆن شیکردنەوەیەکی تازە بۆ ئەم حەدیسەی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم ئەڵێ یەکەم جارە دەیبیستی وەختی ئەزانی نیو سعات مامۆستا قسەی کردووە والله وا ئەزانی 3 دقەیە بەڵام ئەوەی ئێوە خوتبەکەتان دروستە هەمووی لە شوێنی خۆیەتی و ئەجر و پاداشتی تەواوی جومعەکەتان بۆ دەنووسرێ بەڵام بە جەنابیشت و بە تێکڕای موسڵمانانیش دەڵێم تکایە لە چ شوێنێکی شارەکەدا ئۆتۆمبیل هەیە بە زۆرمی هەمانە لە خوا بەزیاد بێ لەکوێ دڵت ئاوی خواردەوە دەرسی هەفتانەکە باشتر فێر بووی بڕۆ بۆی بڕۆ ئەوە خوا نەخواستمە بەزەوە نەڕقل لە مامۆستای گەڕەکەکەی خۆت و خەتیبەکەیە یان لەگەڵ خەڵکی گەڕەکەکە ناکۆکی یان 40 کەس تەواو ناوێت لە جومعەکەدا بە مەسەبی شافعی لەکوێ دڵت وتارەکەی زیاتر گرتی بڕۆ لەوێ دەرسی هەفتانەی خۆت خوێنە بەڵام وتاری ئەو مامۆستا بەڕێزە خوا پاداشی داتەوە خوتبەکەی تەواوە ئەجری ئێوە هەمووی تەواوە هیچ لە پاداشتی خوتبەکەتان کەم نابێتەوە بەڵکو لەوە چێ زیاتر بێ الحەمدوللا چانێ زەمی مامۆستا ناکەمە بەخوا خوتبەکەی درێژ بوو لە جیاتی خێر بیتەوە زەمی مامۆستای خەتیب بکەی بە کورتێکە و پەڕی دەڵێ لە دڵسۆزیان دەڵێ خۆزگە درێژتر بووە ئەمەیان باشترە حەمد و سەنا بۆ خوای گەورە و خوا تەعات و عیبادەتی هەموو لایە قبوڵکە